خۆشی و شادی دوای ناڕەزایەتی و مانگرتنیانە کەماوەی یەک مانگە بەردەوامن لە ناڕەزایەتی دەربڕین. هەریەک لە باوڵ تاڵەبانی، مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی بەجیا بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانی پێداون کە خۆی لە خزمەتگوزاری و ڕەخساندنی هەلی کاردا دەبینێتەوە و ئەمە شوای کردووە خۆشحاڵ بن. ئێمە بەڵگەیەوەیە ئومێدەوارم هەردوو بەڕێز بیبینن کە خەڵکی کردی چەند تامەزرۆی پرۆژەیەکەن، چەند تامەزرۆی ئاوەدانیە، چەند تامەزرۆی ئەوەیە کە ئەم شارە چۆڵ نەبێ و ئەوە پەیوەستبوونی خەڵکی کفریە بە خاکەکەی. خراپی دۆخی شارەکەیان لە ڕووی خزمەتگوزاریەوە وای کرد دانیشتوانی کفری بیرروڕای سیاسی وەلانێن و لەم گۆڕەپانە پێکەوە بەردەوام بن لە ناڕەزایەتی دەربڕین. جار ئێمە هیچمان نەکردەوەکو شاری کفری سەرجەم لاکان، سەرجەم لایەنە سیاسیەکان، خەڵک، گەنجان، هەموو چین و توێژەکان توانیمان کۆدەنگێک دروستکەین، نمونەیەکی جوان پیشانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بدەین وەلەو کۆبنوانەی کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کراوە، لەگەڵ تیمە وزارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە، ئەوەی نیشاندا کە کفری بە کۆدەنگی ئەتوانێت شتکابەوە ببێتە نمونەیەکی باش. چەند خەممانەوەی شارەکەمان لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئاوەدانی دواکەوتەوە، بەڵام توانیمان هەمومان کۆدەنگ بین لە ئەمڕۆوە ئەبێتە 30 ڕۆژ داواکانی شارەکەمان گەیاندووە ومێدی جێبەجێکردنیەکەین لە ئایندەیەکی زۆر نزیک. مانگرتوانی کفری دەڵێن دۆخی شارەکان لە ڕووی خزمەتگوزاریەوە خراپە و ئەمە شوای کردووە کوردەکان شارەکە جێبێڵن و عەرەب جێگەیان بگرێتەوە، بۆیە یەک مانگە بەردەوامن لە ناڕەزایەتی و داوای هەنگاوی خێرا لە حکوومەت دەکەن. بۆیە ئەم ناوچەیە بەڕاستی مەترسی لەسەر بوو و شارەکە لە لێواری مەرگدا بوو. ئێمە وەکو ڕێکخراوی پاڵپشتی کفری ئەمڕۆ ماوەی یەک مانگە لێرەمان مانگرتووە و ئێستا تەسەورەکەم ئەم هەفتەیە هەفتەی کۆکردنەوەی بەرووبوومەکانمانە و ئینشەڵڵا زۆر باش دەبێت. دوای بەڵێنی بەرپرسانی حزبی و حکومی بە مانگرتوانی کفری هەندێک لە داواکاریەکانیان جێبەجێ کراوە، بەڵام داواکاریە گرنگەکانیان ماوە کە خۆی لە هاندانی کۆمپانیەکان بۆ ڕووکردنە قەزاکەیان دەبینێتەوە تا هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنرێ. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.